بیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرتان پێشکەش دەکەم. کەجەکە ڕاگەیان حکوومەتی عێراق بەڵێنیدا کە کەمپی پەنابەرانی مەخموود بپارێزێت. ڕۆژی 15 ساڵی 2024 دەوڵەتی تورکیا ڕێککەوتنی لەگەڵ بەغدا و پەدەکە واژۆ کردو. دوای ئەو ڕێککەوتنە هێرشەکانی بۆ سەر ناوچەکانی پاراستنی مدیا و مەخمور و شنگال زیاد کردووە. لێژنەی پەیوەندیەکانی دەرەوەی کەجەکە سەبارەت بەو بابەتانە لێدوانێکی داوە و ئاماژەی بەوە کردووە کە دەوڵەتی تورکیا بۆ هێرشەکان پشت بەو ڕێککەوتنە دەبەستێت و دەڵێت ئەم هێرشانە لا بەردەم هێزەکانی دەوڵەتی عێراق ڕوویانداوە کە بە ناوی پاراستنەوە کە ماڕۆی کەمپەکەیان داوە و 24 کاتژمێر چاودێریان کردووە. لا پاراستنی کەمپەکە و ئاسایشەکەیدا دەوڵەتی عێراق و نەتەوە یەکگرتوەکان لا ڕوو یاسایی و ئەخلاقیەوە بەرپرسیارن. هەروەها کەجەکە ڕاگەاندووە کە هێرشەکان لا چوارچێوەی ڕێککەوتنەکەدا ئەنجام درراون و ئاماژە بەوەش دەکات لێژنەی پەیوەندیەکانی دەرەوەی کەجەکە داوای کردووە عێراق دەست بەجێ ئەم ڕێککەوتنانە هەڵبوەشێنێتەوە و داوا دەکات دەوڵەت و حکوومەتی عێراق دەبێت هەڵویستی خۆیان نیشان بدەن و تاوا هەروەها کەجەکە داوا لا نەتەوەی گرتوەکان و نوێنەرایەتی یونامی لە عێراق دەکات کە بەپێی بەڵێنەکانیان مامەڵە بکەن و ژیانی گەلەکەمان لا کەمپی مەخموود بپارێزن و بۆ ئەو مەبەستە خەریکی هەڵدان بن. لە چوارچێوەی 57مین دانیشتنی مافەکانی مرۆڤی کۆنسەی مافەکانی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان لە نووسینگەی نەتەوە یەکگرتووەکان لە لایەن بزوتنەوەی دۆستایەتی نێوان گەلان دژی نژادپەرستی ناسراو بە مراب تا ناونیشانی مافەکانی مرۆڤ لە تورکیا تاوانەکان دژی گەلی کورد بەردەوامە کۆنفرانسێک ئەنجامدرا. لە کۆنفرانسەکەدا تاوانە مێژووەکانی دەوڵەتی تورک دژی گەلی کورد و هەلومەرجی گۆشەگیری ڕەهای سەر ڕێبەری گەلی کورد تاوتوێکرا. شارەزای مێژوو لە زانکۆی زوریخ پرۆفسۆر هانس لوکاس کەیسەر هەروەها پەرلەمانتاری دەمپارتی چەنگیز چاندار و ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە ئادام ئۆزۆن بەشداری کۆنفرانسەکە بوون. ئەندامی کەنەکە ئادام ئۆزۆن ڕایگەیان مێژووی تورکیا باقڕکردنی کەم نەتەوەیەکان ناسراوە. هەروەها و تیشکی خستە سەر هەلومەرجی گۆشەگیری ساڕێبەری گەلی کورد و وتی بە ڕێزۆجەلان بە تەواوی لە ڕەوشێکی ڕەهای نەبوونی زانیاریدایە دەوڵەتی تورک لە ئیمڕاڵی هیچ یاسایەک جێبەجێ ناکات. ئادام ئۆزۆن ڕایگەیان بناغی زۆربەی کێشەکانی تورکیا پێداگیریە لەسەر چارەسەر نەکردنی پرسی کورد. سەرەڕای هەوڵەکانی ڕێبەری گەلی کورد دەوڵەتی تورک خۆی بە دوور دەگرێت لە چارەسەری پرسی کورد. هەروەها ئۆزۆن تشکی خستە سەر پێشنیار و ڕامانەکانی چارەسەری کە لەلایەن ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانەوە پێشکەش کراوە. وتی چوارچێوەی ئەو چارەسەری سیاسیەی کە بە ڕێزۆجەلان بۆ پرسی کوردی پێشکەش کردووە دەتوانێت کۆتایی باشەڕ و ستەمی 100 ساڵە لە تورکیا و وڵاتانی دەوروبەر بهێنێت. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگال لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی دوورگەری لای شەهید یاشکرا کرد کە لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب باهۆی هێرشەکانی دوژمنەوە شەید بوون. هەپەگال لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردووە جەنگاوەرانی فیدایی پارتیمان هەڤاڵانمان ئازاد و هارون لە ڕۆژانی 7 و 8 ئابی 2024 لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاب لە هێرشەکانی دوژمن شەهید بوون. ڕاشیان گەیاندووە هەڤاڵمان ئازاد کە لە ناو خەڵکی نیشتمان پەروەری عەفریندا گەورە بووە لە گەریلایەتی خۆیدا با فیداکاری و دووسۆزی بۆ بەهاکانی ئازادی لە بەرامبەر گەلەکەمان خۆی بە بەرپرسیار دەبینی و هەروەها هەڤاڵمان هارون کە لە ناوچەی گمگم لە موش لەدایکووە یەکێکە لە ناوەندەکانی سەرەتای خەباتی ئازادی خوازیمان لە زۆربەی بوارەکانی خەباتدا خزمەتی کردووە. هەروەها هەپەگا ئاماژەی بۆش کردووە بەڵێن دەدەین تۆڵەی هەڤاڵانمان ئازاد و هارون بکەینەوە. لە کۆتاییشدا هەپەگە ئاماژەی بەوە کردووە لەسەر ئەو بنەمایش سەرخۆشی لا بنەماڵی بەڕێزی هەڤاڵانمان ئازاد و هارون و هەموو گەلی کوردستان دەکەین. زانیاری دەربارەی شەهیدان بەم شێوەیە ڕزگار عەکی حەسەن بە ناسناوی ئازاد عەفرین لە عەفرین لەدایک بووە و لە 7 ئابی 2024 لە زاب شەهید بووە. هەروەها ڕۆژهات شاهین بە ناسناوی هارون میران لە مۆش لەدایک بووە و ئەویش لە 8 ئابی 2024 لە زاب شەهید بووە.
یاپەژە ڕایگەیاند دژی سوپای تورکیا چالاکی ئەنجامداوە و لە ئاکامدا 3 سەربازی سوپای تورکیا کوژراون و 4 سەربازیش بریندار بوون. ناوەندی زانیاری و چاپەمەنی یاپەژە ڕایگەیاندووە شەڕوانانمان بنکەی سوپای داگیرکەری تورکیایان لە گوندی یەشلی سەر بە منبەج کردووەتە ئامانج و لە ئەنجامدا 3 سەربازی تورکیا کوژراون و 4 سەربازیش بریندار بوون. ڕاداری بنکەکەش تێکشکێنراوە. هەروەها ناوەندی پەیوەندیەکانی یاپەژە جەخت دەکاتەوە ئەو بنکەیە بووە بە ئامانج ڕۆژانە گوندەکانی منبەجی تۆپباران دەکرد و ژیانی خەڵکیش کەوتبووە مەترسیەوە. ئەم بۆنەیە بۆ یادی فەرماندەی شەهید شێروان شێردار فەرماندەی شەهیدی منبەج ڕێکخرا بوو. جەنگاوەرانی جەران گۆنەشی بزوتنەوەی شۆڕشگێڕی یەکگرتووی ژنان کە بەدەها لەبارەی ئەنجامدانی 2 چالاکی تۆڵەسەندنەوەیان لە ئەستەمبۆلی تورکیا ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی کە بەدەها هاتووە لە ڕۆژی 13 و لە بارەگای ڕوومەڵی فەنەری لاسار یاری ئەستەمبول ئاگریان لە کەشتێکی فاشیستان بەرداوە. ئاماژەیان بەوەش کردووە کە لە شەوی 15 ئەیلول لە گەڕەکی زارای ئەستەمبول ناوەندێک کا بۆ بەکارهێنان و فرۆشتنی مادەی هۆشبەر بەکارهێنراوە لەلایەن جەنگاوەرانەوە سووتێنراوە کە بەدەها ئەوەشی خستوەتە ڕوو ئەو چالاکیانە لە دژی گۆشەگیری و هێرشا داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ئەنجام درراوە. گوێرەی ڕاگەیاندراوێکی هێزەکانی ئاسایشی ڕۆژاوای کوردستان هێزەکانی ئاسایشی ڕۆژاوای کوردستان دەستگیرکردنی 2 کەسیان ڕاگەیاندووە کە کاری دامەزراندنی ئەندامانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی یا هەمان داعشیان کردووە لە گوندەواری شاری حەسەکە. ئاسایش لە بەیاننامەکەیدا ڕاگەیاندووە هێزەکانیان ڕۆژی دووشەمەی ڕابردوو هەڵمەتێکی ئەمنیان لە شارۆچکەی عریشی سەربا قەزای شەدادی لە باشووری گوندەواری حەسەکە ئەنجامداوە و ئاماژەیان بەوەش کردووە لە ئەنجامی ئەو هەڵمەتەدا 2 کەس دەستگیرکراون کە کاریان کردووە بۆ دامەزراندنی ئەندامانی داعش و بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای ئەو ڕێکخراوە تێرۆریستیە. هەروەها ئەوەش هاتووە لە ڕاگەیاندراوەکە دەستگای ئاسایشی گشتی توانیوێتی بەڵگە کۆبکاتەوە و کە دەیسەلمێنێت ئەو 2 کەسە لەگەڵ داعش تێوەگلاون. باگوێرە ڕاگەیاندراوەکە ئاسایش دەستی بەسەر چەک و تەقەمەنی و کەرەستە و پارە و 20 ئامێری پەیوەندیکردندا گرتووە. لە شنگال کۆنفرانسی لە دژی دەوڵەت و دەسەڵاتداری تێکۆشانی ئازادی و هاوپەیمانی گەلان با بەشداری 60 ئەندام لە نەتەوە جیاوازەکان دەستی پێکردووە. کۆنفرانسەکە با بۆنەی ساڵیادی پلانگێڕی نێودەوڵەتی لە دژی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان بەڕێوە دەچێت و بەشدار بووان پێک دێن لە نوێنەرانی گەلانی جیاوازی ناوچەکە وەک کورد و عەرەب و تورکمان و یزدی. سەرەتای کۆنفرانسەکە با خولەکێک وەستان بە بێدەنگی بۆ ڕێزلێنان لە ڕۆحی شەهیدان دەستی پێکرد و پاشان قاسم مراد ئەندامی کۆمیتەی پەروەردەی کۆمەڵگای دیموکراتیکی شنگال دەستی پێکرد. بڕیارە کۆنفرانسەکە تا ئێوارەی ئەمڕۆ بەردەوام بێ. کەریم نووری ڕاوێژکاری وزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق سەبارەت بە ژمارەی خێزانی چەتەکانی داعش لە کەمپی هۆڵ بۆ میدیانەخۆیەکان دەدوێت و دەڵێت لە ئێستادا نزیکەی 54,000 ئاوارە لە نەتەوە جیاوازەکان لە کەمپی هۆڵدا نیشتەجێن. لە نێویاندا زیاتر 15,000 عێراقی هەیە کە بەهۆی شەڕ لە ناوچەکانی باغۆز و دەیرەزور ئاوارەی ئەو ناوچەیە بوون. ئاماژەی بەوەش کردووە کەریم نووری کە حکوومەتی عێراق لە ئێستادا دەستی کردووە با پرۆسەی گێڕانەوەی ئەو ئاوارانە و لە کۆی 20,000 ئاوارەی عێراقی زیاتر لە 4,000یان گەڕێنراونەتەوە. لە کۆتاییدا دەڵێت لە ئێستادا سەروی 15,000 ئاوارەی عێراقی لەو کەمپەدا ماونەتەوە. لە بەردەم پەرلەمانی سکۆتلەندا لە شاری ئیدینبرە کوردستانیان گربوونەوەیەکی ناڕزایەتیان بە مەبەستی شەرمەزارکردنی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ئەنجامدا. گربوونەوەکە لەلایەن ڕێکخراوی حەڤەی شوباتەوە ڕێکخرا بوو. بەشداربووان جەختیان کردەوە کە دەبێت جیهان لە ئاستی ئەو هێرشانەی دەوڵەتی تورک و بە ئامانجگرتنی هاوڵاتیان و منداڵان بێدەنگ نەمێنێت و بەر بەو هێرشانە بگرن و سنوورێکی بۆ دابنێن.
وەزیری تەندروستی لوبنان سەبارەت بە ئاماری کوژرا و بریندارەکانی تەقینەوەکانی دوێنەی وڵاتەکەی ڕایگەیاند لە ئەنجامی تەقینەوەی پەیجەرەکانی دوێنێدا 12 کەس گیانیان لەدەستداوە کە 2 منداڵ و ژمارەیە کارمەندی کەرتی تەندروستی لە نێویاندا بوون. هەروەها 2750 کەسی دیکە بریندار بوون و وتیشی هاوکاری پزیشکی لە عێراق و ئێران و ئوردونەوە گەیشتووەتە لوبنان و خەریکی چارەسەرکردنی بریندارەکانن بەشێک لە بریندارەکانیش لە دۆڵی بیقاع و شوێنەکانی دیکەوە بۆ سووریا گواستراونەتەوە. وا بڕیارە سبەینێ لامیانی سەردانێکی وەزیری دەرەوەی سوید ماریا مالمەر بۆ ئەنقەرە یەکەم کۆبوونەوەی ئەمنی نێوان تورکیا و سوید بەڕێوە بچێت. لە پاشەندامبوونی سوید لە ناتۆ یەکێک لە بابەتەکانیان پرسی بە ناو تیرۆر دەبێت کە لە ڕاستیدا دژایەتیکردنی دۆزی ئازادی خوازانی کووردە. جیاماژەی لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵ تورکیا ئەندامەتی سویدی لە هاوپەیمانەتی ناتۆدا پەسەند کردو، ئەوەش دوای زیاتر لە 1 ساڵ دواخستنی کە هۆکارەکەی دەگەڕاندەوە بۆ نیگەرانیەکانی سەبارەت بە هەڵویستی سوید لەسەر ئەو کەس و لایەنانەی کە دەوڵەتی تورک بە تێروریستیان دەزانێت. هەروەها هۆکارێکی دیکەش قەدەغەکردنی هەناردەکردنی چەک بوو بۆ تورکیا لایەن سویدەوە، بەڵام دواتر سوید ئەو قەدەغەکردنەی لابرد. ڕۆژنامەی شەرقول ئەوسەد لە ئازاری چەند سەرچاوەیەکەوە هەواڵی گەیشتنی ئیسماعیل قائانی فەرماندەی سوپای قودسی ئێرانی بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ گروپا چەکدارەکانی هاوپەیمانی وڵاتەکەی بڵاو کردەوە. ئەو سەرچاوانە ڕایان گەیاندووە شەوی ڕابردوو ئیسماعیل قائانی فەرماندەی سوپای قودسی ئێران گەیشتە بەغدا و لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کۆبووە و هەوڵی نێشتنی گرژیەکانی نێوان چوارچێوەی هەماهەنگی و محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق دەدات و ئاماژە بەوەش کراوە ئەوەی لەم ڕۆژانەدا لە ناو چوارچێوەکەدا ڕوودەدات وەک گرکانێک وایە کە خەریکات دەتەقێتەوە و ئەمەش پێویستی بە دەستێوەردانی ئێران هەیە. لایەکی دیکەوە سەرچاوەکان ڕیان گەیاندووە قائانی لەگەڵ سەرکردەی گروپا چەکدارەکانی نزیک لا وڵاتەکەی کۆبووەتەوە و ڕێنمایی نوێی هێناوە بۆ سەرۆکی گروپا چەکدارەکان بە مەبەستی خستنە ڕووی دوایین ململانەی ئیسرائیل و فەلەستین. دوایین هەواڵ کارین ژان پیەر و تەبێژی کۆشکی سپی ئەمریکا سەبارەت بە لێدوانێکی سەرۆکی ئێران و دانوستانەکان لەبارەی بەرنامە ئەتۆمیەکانی ئەو وڵاتە زانیاری دەخاتە ڕوو. دەڵێت ئێمە بەردەوام ڕایمان گەیاندووە کە دیپلۆماسی بە باشترین ڕێگا دەزانین بۆ گەیشتن بە چارەسەریەکی هەمیشەی کاریگەر بۆ بەرنامە ئەتۆمیەکانی ئێران و ئاماژەی بۆ کرد ئێمە ئێران با کارەکانی سزا دەدەین ناک با لێدوانی بەرپرسەکانی. ئەگەر ئێران دەیەوێت جددی بێت لە گفتوگۆکان دەبێت واز لە هەڵویستی توندوتێژی لا ناوچەکە و بەرنامە ئەتۆمیەکەی بهێنێت. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.